خێرا گێگای زۆر بێسنوور ئۆفەری گەورە داشکاندنی بێوێنە تەنها فاسلینگ هەیەی وەک هەمیشە داشکاندنێکی گەورە لە فاسلینکەوە بۆ بەشداربووانی ئێستا لە ڕێگەی بەکارهێنانی ئەپلیکیشنی فاسپەی دەتوانیت سودمەندبی لە داشکاندنی لە 125 لە کاتی پڕکردنەوەی کارتەکانی فاسلینگ پاکێجی مینی 1 گیگابایت ئینتەرنێت بەدەست بێنە تەنها بە 2500 دینار 2 گیگابایت تەنها بە 3750 دینار 4 گیگابایت تەنها بە 5000 دینار پاکێجی مەمناوەند کارتی 12000 15 گیگابایت کارتی 15000 30 گیگابایت کارتی 20000 6 گیگابایت پاکێجی بێسنوور دەتوانیت بێسنوور ئینتەرنێت بەکاربێنی بە کارتەکانی 29000 و 39000 و 69000 هەر ئێستا ئەپلیکیشنی فاسپەی دابەزێنە و هەژماری خۆت دروست بکە و تەنها بە پڕکردنەوەی کارت لە ڕێی ئەپلیکیشنی فاسپەی بەسە بۆ کڕینی پاکێجەکان ئەپلیکیشنی فاسپەی لە هەردوو سیستمی iOS و ئەندروید بەردەستە بۆ پڕکردنەوەی هەژماری فاسپەی سەردانی بنکەکانمان بکە یان کلیک لەسەر نزیکترین فرۆشیار بکە لەناو ئەپلیکیشنی فاسپەی دواتر نزیکترین فرۆشیار لەسەر نەخشەی فاسپەی هەڵبژێرە فاسلینگ تۆ خێراترینی سڵاوتان لەبێ ئەوڕێیان ژیرتان لەگەڵ ئەڵقەیەکی نوێی بەرنامەی 01 ژیری ئەڵقەی ژمارە 26 تۆمار دەکەین داوا لێبوردنەکەم بەرنامەکە تۆزێ لە کاتی خۆی دواکەوت هۆکارەکە و شێبوون نیکماکێکی کە لێر دەمبەستە ڕاوەستا لەو گۆڕی نازان پاتری مرچ بوو مشکی لە 1 ساعتە خەریک و چی نەکرد هەژدە هەواڵی ناوازم لە بۆ ئامادەکردینە بۆی بەرنامەکە تۆزە دوور درێژ دەبێ بەڵام تا کۆتایی بینەر بن لەبەرەوەی براوەی نوێی $10ەکەمان هەیە راپۆرتێکی سوپرایزی زۆر ڕاقیشی لەسەر فیلم شکردنەوەی فیلم لە بۆ ئامادەکردن تا کۆتایی بینەر بن لایک لەبیر مەکەن تکایە سەرەتا پێش هەموو شتێکی لایک و ئەگەر بێت و ڤیدیۆیەکە شێرکەی خەڵکەشی زیاتر بینی یاوە چێناڵەکەم دەیمگەینە 50000 سبسکرایب سپاسی هەمووان دەکەم چکە عیبە بەڕاستی 3 ساڵا من یوتیوبەرم و ساڵە چێ دەستم بە یوتیوبی کردێەوە فەرمی هێشتا نەگەیشتنە 50000 سبسکرایبی ئەگەر بێت و ئێستا من ئۆمە تیڤیم کرد بە یان شتێکی قۆڕم بەمانام کرد بە ئێستا خاوەنی 200000 سبسکرایب بووم یەکەم هەواڵیش دەمەوێت باسی بکەم بە باسی یاری نوێیەکی Call of Duty بکەین ئاشکرا کرا بە ناوی Call of Duty Black Ops Cold War کە یاریشی نوێی Black Opsە لەناو جیهانی Call of Duty یاخود Call of Duty هەندە خەڵک پێی ئازام برێم Call of Duty ترۆلەر یاریەکەی لەسەر کۆنسۆلی PlayStation 5 ڕیکۆرد کرابوو گەیمپلەیەکەی بەڵام زۆر گەیمپلەیان پیشان نەدا ترۆلەرەکە سەرنجڕاکێش بوون باسی دەنجی سار دەکات لە نێوانێکی سۆڤێت و ئەمریکا بای ساڵانی 1960ەکان و هەفتەیەکان دەکاتن و چەک و تەقەمانیەکانی یەو کاتی دەبن و هەروەها چەند کارکتەرێکی کۆنی یاریەکانی بلاک ئۆپسی دەگەڕێنەوە یاخودی Call of Duty دەگەڕێنەوە خەڵک زۆر لە ناو یاری وارزۆن چەند چاڵنجێکیان ئەنجام دا تاوەکو ترۆلەر یاریەکەیان بینی و ئەمەش لە ئۆنلاین بەڵام بێگومان ئەمش لە ئۆنلاین دیتم و ترۆلەرەکەی زۆر سەرنجڕاکێش بوو بەڵام یەک کێشەی بچووکم لەگەڵی هەیە ئەویش ئەوەیە کاتێک یاریەکە بڵاو دەکرێتەوە ڤێرژنی PlayStation 5ەکەی بە خۆڕایی ناداگای بەتو لە پلی 4 یاریەکە بکڕێ بۆ نمونە گەر تۆ بتەوێت یاریەکە بکڕی لەناو PlayStation 4 بڵێ لە PlayStation 5 دەمەوێت بە کوالەتی PlayStation 5 یاری بکەم نەخێر ناتوانێت ئەگەر بێت و بە $6 یاریەکە بکڕی هەمان کوالەتی پلی 4ەکەت بۆ بەردەست دەبێت لەناو پلی 5 بەڵکو ئەگەر بێت و بە $70 یاریەکە بکڕی یاخود ڤێرژنی شێری پێدەرێن یاخود نازانم $70 بە یاریەکە بدەیت لەسە پلی 4 بەردەست دەبی و لەسە پلی 5 بە کوالەتی پلی 5 بەردەست دەبی واتە یاریەکە لەسە پلی 5 نرخەکەی $70 $6 طبیعی نیە و بێگومان ئاکتیڤیژن یەکێک دەبی لەو کۆمپانیایانێکەوە بێگومان یاری بە $70 دەبی بڵاو کاتەوە لەبەرەوەی کۆمپانیایکی زۆر باش نینە بەڵام مۆدرن وارفەریان زۆر باش بۆ هیوامە Call of Duty Black Ops Cold War ژیارێکی باش دەستی ڕۆنالد ڕێگنی تێدا سەرۆکی ئەمریکا و چەند کارکتەرێکی کۆنی دەگەڕێنەوە و دەنگدانەوەی گەورە دروست کە سەرۆکی ئەمریکای بێت و لەناو ڤیدیۆیاریەکی باسی زەنجی سارد بکە دروستیان کردی بێگومان Call of Duty دەوێت سەرنجی زۆرینەی خەڵکی ڕاکێشی دەمێ ڕێنگۆ بزانم ئایا ترۆلەرەکە هیچ سەرنجی ڕاکێشان و ئامادەی $70 لە ئێستا بە یاریەکە بدەیت لەسەر پلی 4 یان لەسەر Xbox One تاکو لە Xbox Series X یاخود لە PlayStation 5 یاریەکە دۆبتە بە خۆڕایی لە بۆ ئەو مانگەش یاریەکانی PlayStation Plus ئاشکراکران لە بۆ مانجی 9 کە دوو یاری سەرنجڕاکێش هەڵبژێردراون ئەوانی یاری PUBG PlayerUnknown Battleground کە یاریی زۆر خراپە لەسەر PlayStation 4 و ڕکمەندی کەسی ناکەم و یاریە بکات لە پلی 4 نازانم ئەگەر ئێستا باشتر کرای بەڵام پێشتر زۆر خراپ بوو واروەها یاری Street Fighter 5 و Street Fighter نوێیەکە لەسەر PlayStation Plus بە خۆڕایی دەبی لە مانجی سپتێمبەر کە یاریی ئۆکیە بە تایبەتی بۆ کەسانی کە نەیان کردی یاریی خۆشە بەڵام ئەو کەسانی کە حەزی پێ ناکەن هەردوو یاری زفتە هیچ یاریی سینگل پلیرمان نەبوو مانگی یاریی سۆرۆچمان نەبوو تەنیا دوو یاری ئۆنلاینی ناتوانم بڵێم بێمەعنا چونکە هەردوو یاری کەمپێتیتیڤن واتە ڕکابەری هەیە لەسەری بەڵام PUBG-ەکە بە بڕای من کات خۆم $30 پێدا لە پلی 4 کڕیم
دڵم بێشکە بەڕاستی کوالەتی زۆر خراپ بوو. هەواڵەچکەم هەیە لەسەر یاری Ghost of Tsushima و The Last of Us سۆنی ڕاگەیان هەردوو یاری لە 2020 سەرکەوتنێکی گەورەیان بەدەستینە بە تایبەتی یاری The Last of Us و توانی ڕیکۆردێکی پێوانەی تۆمار بکار و ڕاگەیان کەوە یاری Ghost of Tsushima بە فەرمی سەرکەوتنی و یاریشان تۆمار کردی. واتە ئێستا بە فەرمی سۆنی دەڵێن هەردوو یاری Ghost of Tsushima و The Last of Us یەکێکن لە سەرکەوتترین یاریەکانی ژیانی PlayStation 4 Ghost of Tsushima چواران پرفرۆشترین یاری PlayStation 4 وەکو یاریشی نوێ وەروەها یەک پرفرۆشترین یاری سۆنی شێکاتە کە وەکو بەشی یەکەم بڵاو دەکرێتەوە. The Last of Us لە پلەی سێمە لە دوای سپایدەرمان و God of War دواتر The Last of Us Part 2 دێتن لە زۆرترین فرۆشی یاریە تایبەتەکانی PlayStation 4 حاڵەتی کەم هەیە لەسەر یاریەکی جیاواز و ناوازە کە ڕیمەیک کرێتەوە ئەویش دیمن سۆڵسە لە چەند ڕۆژی ڕابردوو سۆنی ڕایگەیاندکەوە یاریەکە دەسێتە بواری ڕیتینگەوە واتە پێوانە دەکرێت ئایا لە بۆ موجب 18 دەبی موجب 17 دەبی بلوعنگلۆ تەمەنی 5 ساڵ دەبی یاخودنا ئەوەش ئەو مانایە دەکەوە یاریەکە ئێستا تقریبا ئامادەی لە بۆ بڵاوکردنەوە چونکە تاوەکو ئێستا نازانین یاری دیمن سۆڵسی نوێ یاخود ڕیمەیکەکە کی بڵاو دەکرێتەوە ئەگەر بێت و سۆنی بڵێ دەیبینە ناو قۆناغی ڕیتینجی یاخود دەنگدا پێوانە دەکرێتن یاریەکە لە بۆ ستەمەنە گونجاوە کەواتە بە بۆچوونی من لەگەڵ دەرچوونی PlayStation 5 بڵاو دەکرێتەوە بەڵام بۆچی تاوەکوێستا ئاشیان نەکردو ریلیز دەیتمانە بەرواری بڵاوکردنەوەمانە لەبەرەوەی نانەوەی وعدێک بە خەڵکی بدەن دوت لە وعدەکەی خۆیان پەشیمان بنەوە بەڵام پێشبین دەکەم لەگە PlayStation 5 بڵاو بکرێتەوە و من تاوەکوێستا یاری دیمن سۆڵسم نەکردیە و زۆر سەرنجڕاتیشامە لە ڕیمەیکەکەی لەسەر PlayStation 5 ئەو یاری تاقی کەمەوە دەمێت ڕینگۆش بزانم پێتان وایە دیمن سۆڵسی نوێ باش دەبی جوان دەبی گرافیکی بەرز دەبێت لەسەر PlayStation 5 ئایانە یاخود کریتت یاننا یاڵە کۆمنت فیل سپێنسەر سەرۆکی کۆمپانیای Xbox ڕایگەیاندکەوە بۆچی بەلایەوە گرنگ نییە PlayStation 5 زۆرتر دەفرۆشێت لە Xbox Series X و گوتی ئێمە استراتیژی ئێمە ئەوە نییە کەەوە Xbox Series X زۆرترین فرۆشی هەبی یاخود بەس ئەو بفرۆشێ بەڵکو استراتیژیوان گەیم پاسە دەیانوێت پەرە بە گەیم پاسدەن ڕاستە وتی ئێمە پەرەمان بە باشترین کۆنسۆڵی خۆماندایە کە Xbox Series X وە قسەکە شتەوە لە PlayStation 5 لە زۆر ڕۆ بەهێسترە بەڵام Xbox Series X یاری تایبەتی کەمتر لە چاو PlayStation 5 کە تاوەکوێستا ئاشکرا کریا نازانم لە داهاتوو لەوانەیە با بگۆڕدێ بەڵام تاوەکوێستا لە لانچی لە لانچ دەیتەکەی واتە بەرواری بڵاوکردنەوەی PlayStation 5 وەزعی باشتر لە ڕووی یاری تایبەتەوە بۆیش فیل سپێنسەر سەرۆکی Xbox کە کابرایەکە زۆرم خۆش دێت لەبەرەوەی گەیمەرێکی باشە بۆیش کۆمپانیای Xboxی بە شێوە قیت کردیتەوە لەلامان گرنگ نییە Xbox Series X چەند دەفرۆشێ یاخود چەند نافرۆشێ یاخود بە پاش دەکەوین لە چاو PlayStation 5 بەڵکو بەلامانەوە گرنگەکەوە خزمەتگوزاری گەیم پاس زۆرترین کەس بەکاری بینی و مانجی داهاتوش گەیم پازێتە ناو مۆبایل و تابلەتی ئاندرۆیدی گەیمەرانی مۆبایلی دەتوان سەد یاری Xboxی لەوانێ ڕێدەی شتێدابی GTA شتێدابی لە خۆیان تاقیب بکەنەوە کە شتێکی زۆر باشە هاوڕێیان یاریەکی زۆر نایاب لە چەند هەفتەی ڕابردوو بڵاو کراوە کە تاوەکو ئێستا چانسی ئەو منە بۆ قسەی لەسەر بکەم نە لە بەرنامەی هاشتاگ نە لە بەرنامەی سفر ژیری نازانم بە باسم نەکردی ئەویش یاری بلاک میثە یاخود وا کۆنگە وا کۆنگە شتێکی لێ بابەتەیە بەڵام دەزانم یاریەکەی بلاکینگەکەوە باسی پاشایەکی مەیمون دەکات لە ناو میثالۆجی چینی کە گیمپڵی یاریەکەی زۆر ڕاقی دیارە وردەکاریەکانی زۆر ڕاقی دیارە و ستودیوەکەی کە دروستی لە ستودیویەکی نزیکەی ناگەنە 20 کەس بۆ 25 کەس دەبن کە زۆر نایاب دیارە وەروە ستودیۆی ڕایگەیاندکەوە یاریەکە تا 2 ساڵە خەریکن تاوەکو توانیان ئەو گەیم پلەی 13 دقیقە دروست بکەن و پێویستیان بە چەند ساڵێکی دیکە تاوەکو یاریەکە لەو 13 دقیقە بیکەنە یاریێکی تەواو چونکە تاوەکەستانە 13 دقیقە یاریەکەی ئامادەیە و ڕایگەیاندکەوە پێویستە نەفەری دیکە تەعیین بکەن لای خۆیان دای بمەزرێن تاوەکو گەبیانەوەی یاریەکە گەورەتر بکەن و هەت داوای لێبوردنیشیان کرد کەەوە گەیم پلەیەکەیان هەندێک هەڵی تەکنیکی تێدا کەچی هەموو دنیا دەڵێ هەڵی تەکنیکی با بەزای چەند جوان بۆ ترێلەرە کەچی ئەوان هێشتا دەڵێن دەبای باشترمان بکرد بکەوە زۆر ئۆقسیان بەڵ هەرچەندە تاوی ئەو ستافی ئەو یاریەی بلاک میثی کەەوە یاریەکەیان بەرەمینەیە پێشتر لە ناو کۆمپانیای تێنسەت کاریان دەکرد لە بۆ یاری PUBG مۆبایل بەڵام لە PUBG مۆبایلی هاتنە ئەو یاریە نازدارێک کەوا دڵم زۆر خۆش کردیمەوە هیوام وایە چینیەکان بەسەواز لەو یاریە قۆڕانی خۆیان بینن بێنن یاری گەیم پلی ستۆری سینگل پلیری لەو شێوازمانە دروستکەن وە سەرچاوە یاریەکەشیان لە God of War و Witcher 3 تقریبا وەرگرتی چکە بە خۆشیان باسییان کردکەوە پێشەوەی دەست بە دروستکردنەوە یاری بکەن یاریەکانی God of War زۆر تاقی کردەوە دەشی بینی کەوا ستایلەکەی تۆزە بە God of War دەچی و میڵی وێپنەکەش یاخود میڵی ئەتاک و تەرتیبات شتیشی تقریبا بە دارک سۆڵسی دەچی و یاریی جوانە حەزم کرد باسی بکەم دەمێ ڕێنگۆ بزانم ترێلەر یاریەکەتان پێ چۆن بوو پێتان وایە بلاک میثێک دەبی لە باشترین یاریەکان یاخودنا لە کۆمنتی و ڤیدیۆ بینوسن هاوڕێن دەنگویەکی گەورە هەیەکەوە یاریێکی Prince of Persia
لە کارکردنە و یوبیسۆفت بەنیازە لە 2021 ئاشکرای بکات لە بۆ پلەیستیشن 5 و Xbox Series X. کێشەی ئەو دەنگۆی ئەوەیە کەەوە ئێستا کۆمپانیای یوبیسۆفت مشکلەیەکی گەورەی ناوخۆی هەیە بەهۆی ئەوەی دەستدرێژی سێکسی گەورەی لەناو ڕوویدا کارمەندەکانی خۆیان لەناو کللتورێکی زۆر خراپ ژیانە و دەستدرێژیان کردە ئافرەتان قسەیان پێوتینە شێوازی کارکردن لە کۆمپانیای یوبیسۆفت زۆر خراپە بۆیە سەرۆکی کۆمپانیای یوبیسۆفت دەست لەکار کێشایتەوە زۆر بە ڕێوبەرەکانی ناکۆمپانیای دەستە لەکار کێشایتەوە بۆیە ژیاری ئاساسن کرید ڤالهاڵا ئەگەر دەبینینە تڕێلەرێکی دووەمیان بڵاو کردەوە بەسە شێوەی ئافرەت هەمان تڕێلەری یەکەم بەڵام بە شێوەی ئافرەت دواتە تڕێلەکەی هەسڕیەوە چکە کێشەیەکی گەورە لە ناوخۆی یوبیسۆفتە بۆیەش پرینس ئۆف پرۆژە ئەگەر لە بەرهەمهێنانیش بی ئەکیدم کێشەی گەورەی تێدەکەوی تاوەکو بڵاو دەکرێت چکە یوبیسۆفت وەزعی شڕە. فۆڵ گایز یەکێک لەو یاریانەی کەوا زۆرم بەدڵە و کاتێککە بۆ فری لە پلەیستیشن پڵاسی یەکسەر ڕاستە خۆ داوڵۆندم کرد ئەوەی لە باکراوەندیش پێم کردیە ئەو یاریە بۆ پڕ داوڵۆنترین یاری پلەیستیشن پڵاس لە مێژووتە مەسەڵەن پلەیستیشن پڵاس چەندین ساڵە هەیە و زۆرترین جار یاریەکانی کاڵ ئۆف دیوتی تێدا بووە یاری سینگل پلەیەری گەورەی تێدا بووە و یاری لەو شێوەی فاڵ گایسی تێدا بووە کە یاری کۆمیدی و یاریەکی شێبڕچێی سەیر و سەمەرەیە ئەو یاریە بووە پڕ داوڵۆنترین یاری پلەیستیشن پڵاس لە مێژوودا تقریبان زۆربەی و کەسانی پلەیستیشن پڵاسیان لەو مانگەی هەبوو یاریەکەیان داوڵۆند کردی و ئێستاش دەتوانن ئەگەر بێت و پلەیستیشن پڵاس تێ ئەو یاریە داوڵۆند کە یاریێکی زۆر جوانە زۆر خنجیلانەیە و کۆمیدیە بەڕاستی و کاکە پێشەوە بەرزنجی لێرە وسڵام هەیە لە بۆی گەیمپڵی یاریەکەی دانایە دەتوانن لە چناڵی یوتیوبی کاکە پێشەوە بەرزنجی سەیری بکەن و لینکەکەش لە دیسکریپشن داتەنە مەگە لە بیر نەکەم. ماڵپەڕێکی چینی دەنگۆیەکی نوێ بڵاو کردەوە کەوا دەڵێ 100% نرخی پلەیستیشن 5 $399 و نرخی پلەیستیشن 5 ئۆڵ دیجیتەڵی کەمترە لە $399 بەڵام نایانووسێت چەندە بزەبێت $400 بە بڕای من زۆر کەمە یعنی باوەڕ ناکەم سۆنی بە $400 پلەیستیشن 5 مان پێ بفرۆشیت چونکە مواصفاتەکانی ئەو کۆنسۆڵی تۆزە گەورەیە و زۆرە بە بڕای من $400 زیاتر دەبی ئەمن $500 لە بۆی دانابووتمانێ $500 بی بەپێی ئەو ماسفاتانەی کە بڵاو کرێتەوە $500 چکە هاوڕێن پێتانە بوو دەڵقەکانی ڕابردوش نرخی تێچووی پلەیستیشن 5 نزیکەی $450 باوەڕ ناکەم سۆنی لە هەر کۆنسۆڵی $50 زەرە لە خۆی بدەستەرەتا بڵێ دوای قازان زێ دەکەمەوە بە بڕای من $500 دەبی و $400 نابی بەڵام میدی ئەو ماڵپەڕە چینیە ئەو دەنگوی بڵاو کردو ئینتەرنێتی بە خۆیەوە مەشغوڵ کردیە بەڵام دەمێ ڕێنگۆ بزان پێتان وایە پلەیستیشن 5 نرخی $400 دەبی یاخود $500 دەبی کە نازام لۆ بۆ نارێن دەوە برێن با پری ئۆردەری بکەین ئەو پارەی هەمە لە ماری هەمووی سەر بکەم ئیفلاس بم بەڕاستی ئێستا حالەن ئیفلاسم هاوڕان چکە ئێستا خەریکی دروستکردنی ژوورێکیمە لە بۆ گەیمینگی لە بۆ ستریمی لە بۆ زۆر بابەتی جوان بۆش دەبین ئێستا ڤیدیۆ زۆرکەم بڵاو بکەم و لەبەرەوەی خەریکی دیزاینکردنی و ژوورەی مە بەڕاستی زۆر پێوەماندیومە هیوام وایە چاوەڕوان بن تاوەکوم بەڵەن تا پێت دەم کە تاوەکو مانجی دا کۆڕانکاری گەورە ناو چەناڵی یوتیوبەکەم و هەروە ستریم ئەم ستریمی شێوازی کوردینە ستریمە چڕاقی پرۆفشناڵ ناوازە چاوەڕوان من کۆمپانیای دیسی دو یاری نوێی ئاشکرا کرد یەکەچیان بە ناوی گۆثەم نایتسە یاخود باتمان گۆثەم نایتسە کەوا یاریێکی سینگل پلەیەرە باسی 4 کارکتەر دەکا لە ڕۆبن و لە ڕێدهود و لە دوو کارکتەری دیکەش وەروە یارێکە ستۆریە سینگل پلەیەرە کۆواپی ئۆنلاینیشی هەیە و گەیمپلەیەکەشی تۆزێک سەرنجڕاکێش دیارە بەڵام کێشەیەکم لەگەڵی هەیەکەوە دوژمنەکان لێڤڵی ڕقەمیان لەسەرەکەوە مەسەلەن ئەگە بێت و دژمنەکە لیڤڵی 15 بێت و لیڤڵی کارکتەرەکەت 5 بی ناتوان شەڕ لەگەڵکی کەواکو یاریەکانی ئەساسنس کریت ئۆدیسی و ئۆریجینە کە زۆرم پێ باش نییە و نوع ستایڵە یاریکردن بەڵامی دی یاریەکە سانجاچێش دیارە و چیرۆکەکەشی باسی دوای مردنی باتمان دەکە 4 کارکتەری خێزانی باتمان یاخود خێزانی باتفامیلی دەبی شاری گۆتەم ڕزگار بکەن و یاری دووەمیش کە ئاشکرا کرا بەنای The Suicide Squad Kill the Justice League کەوا زۆر سەرنجڕاکێشەوە یارێت تاواکەری یاریەکانی باتمان ئارکەم نایتی دەبیتن کارکتەرەکانی سوسای سکواد تێدا تقریبان هاوشەوی فیلمەکەی سوسای سکواد نوێیەکە دەبی بەناوی The Suicide Squad یارێکی ناوازە دیارە هاردی کوینی تێدا و یارێکە بە 2022 بڵاو دەکرێتەوە یاری باتمان گۆثەم نایتسیش لە 2021 بڵاو دەکرێتەوە هەردوو یاری سەرنجڕاکێش بوون بەڕای من بە بڕای ئێوە سەرنجڕاکێش بوون یاخۆدنا لە کۆمنت بینوسن هەڵاکی کەم هەیە لەسەر گەیم ئەوەردز خەڵاتی دابشکردنی باشترین یاری ساڵ کە بەهۆی ڤایرۆس کۆڕۆنادایان و دوا دەخرێت بەڵام جێف کیلی کە ئەو کەسەی ئایدڵی منە و ئەو کەسێک کە ئەمن زۆر معجزیبم و ئەو کاری کە من دیکەم لە تەلەڤیزیۆن لە یوتیوب لە زۆر شوێن
سەرچاوەکەی ئەو برادەرەیە کە ناوی جێف کلیە ڕۆژنامەنووسێکی گەورەی بواری گەیمە وەروە دروستکەری ڕێوەڕستمی دابشکردنی خەڵاتەکانی یاری ساڵە کە وەکو ئۆسکارە بۆ یاریەکە مەسەڵەن ساڵی گادۆڤار توانی خەڵاتی باشترین یاری ساڵ وەرگری ئەو عەفلەیە ئەو کابرای ڕێکی خستێرە سەرەتاوە و خۆشی هەموو ساڵی پێشکەشی دەکە کابرایکی زیرەکە و لە بواری ڕۆژنامەگەری ڤیدیۆ گەیم کار دەکات جێف کلی ڕایگەیاندکەوە گەیم ئەوەردز ئەو ساڵ لە مانجی 9 11 چەندە بخۆی بزەبت ئەو وەختی کە پلانیان دانایە ئەو وەختی بەڕێوە دەچی بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا دوان ناخرێ وەڵای ڤیش دەبی بەڵام لەوانەیە خەڵکی ئامادە نەبن بەڵام براوەکان ئامادە دەبن بێگومان کە تەلەفۆنیانە بۆ دەکەن کاکەنگۆ عیب نەبی براوێنە وەرن خەڵەتەکانتان وەگرن پێتان وایە باشترین یاری ئەم ساڵ چی دەبێت بە بڕوای خۆم لە سێ یاری دەرناچی The Last of Us Part 2 Ghost of Tsushima و Cyberpunk 2077 لەو سێ یاری بە بڕوای من یەکە چەندە باشترین یاری ساڵ ئەمێ ڕێنگۆش لە کۆمنت وەگرم دەنگۆیەک نییە ئەوە دەنگۆ نیە ئەوە هەواڵەش فەرمیە مایکرۆسۆفت خەریکی دروستکردنی ستۆدیۆیەکی تەواو نوێیە لە ژێر کۆدنێمی 4A کەوا دەیەوێ یاری سینگل پلەیەری زەخمی لە بۆ دروست بکە بەڵام بە بڕای من هێشتا تازە درەنگە ئەگە بێت و مایکرۆسۆفت بیەوێ قەرەبووی لە دەستدانی یاری هێلۆ ئینفینیتی بکە لە سەرەتای بڵاوبوونەوەی Xbox 360 چکە هێلۆ ئینفینیت تا کۆتایی ساڵ بڵاو ناکرێتەوە بە بڕای من لەوانەیە مەسەن ئەو ستۆدیۆیەک نوێ کە درستی دەکە یاریشی ناوازان لە بۆ دروست بکەن لە بۆ ساڵێکی دیکە یاخود 2 ساڵی دیکە بەڵام ئێستا تازە درەنگە لە بۆ ئەو ساڵ و گیمەرە لەوانەیە دڵیان خۆش بڵێن ستۆدیۆیەکی نوێی مایکرۆسۆفتی هەیە Xboxی هەیە یاریمانە بۆ دروست دەکە بەڵام ئێستا درەنگە لە بۆ Xbox 360 چونکە ئێستا مانجی نوێ تقریبان Xbox 360 دوو مانجی دیکە بە فەرمی بڵاو دەکرێتەوە بە دوو مانکی زیادێک دروست ناکرێم بۆیە تەسیرێکی گەورە ناکە بەڵام لە داهاتوو بێگومان تەسیرێکی گەورە دروست دەکات یەکەم ترێلەری یاری Lord of the Ring گۆڵم بڵاو کرایەوە کەوا یاریێکی ستێڵ دەبی واتە بە دزی دەجوولەی و بە کاراکتەری گۆڵم یاری دەکەی گۆڵم یاخود سمیگل لە فیلمەکانی Lord of the Ring هەیە و بەو کاراکتەرە لەناو جیهانی ئەیجی زەوی یاری دەکەواتە زەوی سەدەکانی ناوەڕاست و ئەو کاراکتەرە شێوازی گەیمپلەیەکەی ستێڵتە واتە خۆت زیینەوەی بە دزی ئیشەکان دەکەی یاخود وحشتی دەکوژی RPG دەبی لەوانەیە پێدەچی RPG بی واتە کاراکتەرەکەت باشتر بکەیت تۆزە گوزەی پێ بدەیت واروە ستایل یاریکردنەکەشی بە شێوازێک دەبی کەەوە خاوەنی دوو کاراکتەرە دوو پرسۆناڵەتیە وەخو دەزانن سمیگل یاخود گۆڵم کاراکتەرێکی باشە لایەکی و لایەکی خراپە و ئەگەر بێت و دیڤلۆپەرەکان و پەرپێدەرەکان دەڵێن ئەو یاری دەڵێن ئەگەر بێت و کاراکتەرەکەت بە باشە یاری پێ بکەی ستۆریەکە دەگۆڕدرێ لە چا ئەوەی کە بە خراپە یاری بکەی بە کاراکتەری دووەم یاخود پرسۆناڵەتی و کەسایەتی دووەم یاری پێ بکەیەوەتە سمیگڵمان هەیە کە کەسەکی باشە و گۆڵممان هەیە کە کەسەکی خراپە دەگەڕێتەوە سەر خۆت بە کامە ستایل یاری دەکەیت ترێلەکەی سەرنجڕاکێشە یاریەکە لە بۆ PlayStation 5 و Xbox Series X ئێستا بڵاو ناکرێتەوە سەرنجڕاکێشم سەرنجی ئێوە ڕاکێشەیە خودنا لە کۆمنت بۆچینی خۆتان بنووسن ڤیددیوەیەکی زۆر جوان بڵاوکرێتەوە لە ناو ماڵپەڕی ڕێدەت بینیم باسی گەیمەرێک دەکات لە جیاتی بە کۆنتترۆلەر یاری بکە بە درەم یاری دەکە یاری کاڵاو دیوتی دەکات درەمەکەی کردە کۆنتترۆلەر لەگەر پیسێکی بەستایتەوە سەری و دیمانە بکەن شتێکی جوانە حەزم کرد پێتان شاندەم هەر ئەوەندە هیچ کە لە گۆڕین دوانەری هیچ نەبوو هەر حەزم لێوە ببینن شتی جیاواز ببینن لێ هاتنە بەرنامەی سفر یەک ژیری شتی جیاوازتان پێ بشاندەم بەڕاست پەرەپێدەرانی یاری Cyberpunk 2077 کە یەکن لە باشترین پەرەپێدەرەکانی عالم ڕایانگەیاندکەوە یاری Cyberpunk 2077 چەند DLC فری لەگەڵ دەبی واتە چەند بابەتێکی بە خۆڕای بڵاو دەکەنەوە تەنیا DLC بە پارە بڵاو ناکەنەوە هاوشێوە یاری Witcher 3 کە نزیکەی 15 DLC فریان بڵاو کردەوە لە زیادکردنی ئەرچی نوێ مەرحەلەی نوێ و جلوبەرجی نوێ و هەندێک دوژمنی نوێ ڕاستە یاریەکە DLC بە پارە لە بڵاو دەکرێتەوە ماپی نوێ و تەرتیبات و چیرۆکی گەورەی نوێ ئەو شتانە بە پارە لە بڵاو دەکرێتەوە بەڵام هەر دڵخۆش دەبین کەوا ببینین مثلا یاریەک تاو بچن Last of Us تاوا کردێ لە پاش مانگە چی برن کاکە وەرە دوو ئەرچی نوێ زیاد کرا دوو پارچە ستۆری لەولا زیاد کرا خۆشە بەردەوام بە یاریەکە دەوە گەیمەران دەگەڕنەوە یاریە ستۆریەکەیان کە تاوایان کردیان خۆشە یاریشتی بە خۆڕای خۆشە ئەم کاتە خۆشە وەکو $2 ئەمە دەبەخشمەوە خۆشە لە بە خۆت وەردەگری کامی هێشتی بە بەلاش بەس کەس نییە بە بەلاشتە چی بداتە من شەو ڕۆژ غاردە بێکترکەم سەر دەکەم ئەپدەیتە چی یەکجار گەورە لە بۆ یاری PUBG مۆبایل بڵاو دەکرێتەوە بە ناوی ئەپدەیتی 1.0 کە ماپی نوێ نابی چکە تاوەکو ئێستا دیار نیە ماپەچی نوێ دەبیانە چکە ئەو ئەپدەیتە لە سێ بەش پێکاتیەکە چیان دەستکاری سیستەمی UI کە دەکەن واتە گرافیکی ژوورەوان کاتە کە لە ناو لۆبیەکەی
واتە لە ناو شوێنی کارکتەرەکەی خۆتی شوێنی خۆگۆڕین جیاکرایتەوە شوێنی چونە ناو یاریکردن جیاکرایتەوە و شوێنی شۆپینگیش جیاکرێتەوە تا 3 شاشەت هەیە لە جاتی پێشتر 1 شاشە وسە بیتە 3 شاشە وارووا دوگمەکان تۆزە گۆڕانکاریان بەسەردادێ سیستەمەکە بەکاملی UIەکە گۆڕانکاری بەسەردادێتن و لە ناو یاریکردنیش ریفلکشن زیاتر کراوە وێنەدانەوە زیاتر کراوە گرافیکەکەی بەرزتر کراوەتەوە کاریگەری تەقەکردن و چەک کۆشتانە زیاتر کراوە و سوپرایزی سێمیش مایە کە مستریە تاوە کەستە کەس نازانی بەڵام بە بڕای من لەوانەیە دووشت بی یەکەچیان ماپی ئیڕێگڵ بە تەواوەتی ریدیزاین بکەن یاخود گرافیکەی بە تەواوەتی دەستکاری بکەن لە PC ماپی ئیڕێگڵ ریماستەر کرایە و لەوانە لێرە ژوا بکەن یاخود ماپەچی گەورە و زەبەلاحی نوێ بڵاو بکەنەوە و دەنگۆیەکیش هەیە بەڵام نازام ڕاستیە یان ناوە هاوڕیان ئێستا لێم وەرنەگرن بێژی دەڵێ ڕاستیە دەنگۆیەکێ دەڵێن هەر سێ ماپی دەکەنە یەک ماپ وەکو فۆرتنایتی بەردەوام گۆڕانکاری نوێی لەسەردادەنێن وێوە نییە نازانم بەس پێتانم وت ئایا دڵخۆشی بە ئابدێتە نوێیەکەی PUBG مۆبایل کە بڕێر لە مانجیات و بڵاو بکرێتەوە ئایان نا یاڵە کۆمنت باسی یاری Red Dead 3 بکەینەوە کە ماوەکانی ڕابردوش باسم کرد ئەنی مەسەلەن باسی ئەوی بکەین ئەگە بێت و Red Dead 3 باسی چ بکە زۆر باش دەبین چکە پێشتر دەنگۆ هەبووکەوە ڕۆکستا بیر لە دروستکردنی Red Dead Redemption 3 دەکاتەوە بەڵام جارێنە لەوانەیە 8 ساڵیت کە 7 ساڵیت کە 5 ساڵیت کە پاش بڵاوکردنەوەی GTA بەڕاستی چکە نامانە جار Red Dead Redemption 3 ببینین دەمانە GTA ببینین جار GTA نوێ ببینین Red Dead Redemption 3 ببینین بیردۆزەکەی خۆم ئەوەیە گەربێت و باسی Dutch Van der Linde بکە من حەز دەکەم نەک بیردۆزە نیەوە خو داواکردنەکە و حەز دەکەم قسەی لەسەر بکەم Dutch Van der Linde ئەگە بێت و ڕۆکستار باسی چیرۆکی سەرەتای دروستبوونی تاقمەکەی دەچی بکەم شتێکی سەرنجڕاکێش دەبێت بۆ نمونە ئەگەر بێت و باسی Dutch Van der Linde بکە سەرەتای دروستبوونی خۆی و لەکوێ لەدایک بووە و شوێنەکە نیشان بدرێت کە لەکوێ لەدایک بووە بۆ بە منداڵی و با یاخود بە گەنجی پیشان بدە چۆن دانە بەدانەی کارکتەرەکان کۆ دەکاتەوە بۆ نمونە لە ناو مەتیقەی نیو ئۆستنی چۆن جۆن مۆرسنی کۆکریتۆ لەگەڵ ئابگێڵی یاخود ئایا جۆنی بەتەنیا هینە دواتر زەواج لەگەڵ ئابگێڵی کرد منداڵیان بوو و ئارتەر مۆرگن کە لە منداڵیەوە لەگەڵ دەچی گەورە بۆ چۆن ئارتەری دۆزیوەتەوە و باسی ئەو چڕەتنەوە بزانام باسکرا لە ناو Red Dead Redemption 2 بەڵام بیرمە چۆن ئارتەری دۆزیوێتەوە چۆن ئارتەر بوویتە کوڕی Dutch Van der Linde چکە ئەوەندە پێکەوە نزیکن وەروە باسی کارکتەرەکانی دیکە بکە لەنە ئەنکڵ کە لە مێژە لەگەڵ دەچیە چۆن دۆزیوە وە گرنگترین کارکتەریش کە پێویستە باس بکرێت لە باش ئارتەر و جۆن مۆرسنی پێویستە باسی دەچ و مایکای بکە مایکە کە خراپەکاری گەورەی یاری Red Dead Redemption نیە چۆن دەچ لەگەڵ مایکای کاری کردیەوە چۆن دەچ لەگەڵ مایکای ئەو پەیوەندیان ناسروشتیان دروست کردێکەوە وا لە گەیمەری دەکات لە سەرەتای یەکەوە ڕقی لە مایکەی بیتا کۆتاییەکەشی کەشتەی قۆڕ و بێمانە ئەنجام دەدا ناڵە بێمانە بەڵام شتێکی قۆڕ ئەنجام دەدا دەمویست باسی بکەم کە حەزم کرد ئەو بابەتتان لەگەڵ باس بکەم دەمێ ڕێنگۆش بزانم بێگومان پێتان وایە Red Dead Redemption 3 پێویستە باسی چ بکە بە بڕای من پێویستە باسی دەچی بکە چکە کاریزمای دەچی زۆر گەورەیە زۆر جوانە دەمێ باسی دەچی بکە چۆن دروست بووە چۆن ئەو تاقمای دروست کردیەوە کۆتاییەکەی یاریەکەی بتە ڕووداوەکەی سەرەتای Red Dead Redemption 2 واتە لە کۆتایی بەشی سێەم باسی مەوزوعی بلاکوۆتەری بکە کە لە سەرەتای یاری Red Dead Redemption 2 دەبین لە ناو بەفرەکەی دەڕۆن هەڵدێن چکە لۆ ویستیان دزیەکی گەورە لە ناو بلاکوۆتەری بکەن منتیقی بلاکوۆتەر شارەکە بلاکوۆتەر بەڵام ئیشەکەیان بەهۆی مایکای کە خیانەتی کردیە ئیشەکەیان فەشەلی هینا دەمەوێت باسی ئەو ستۆریە بکە لە کۆتایی یاریەکە تێکەڵەشی جوانی ناو Red Dead Redemption 2 بکات چکە ئێستا Red Dead Redemption 2 کۆتاییەکەی زۆر بە جوانی لەگەڵ بەشیەکەی Red Dead Redemption 1 تێکەڵ دەبتەوە حەز دەکەم گۆڕانکاریانە ببینم و ئەکیدم لەوەی ڕۆکستار لەوانەیە بیریەوەی کردویتەوە چکە من بەقەدر ڕۆکستار زیرەک نیمە بەڵام حەزم کرد قسەتان لەگەڵ بکەم لەسەر بابەتەی و دەمێت ڕێنگۆش بزانم حەز دەکەم Red Dead Redemption 3 باسی چ کارکتەرە بکە باسی سەردەم بکە چکە نابی باسی داهاتوو بکە چکە داهاتوو تاوەی سیارە دێتە ناو وەزعی civilization زۆر پێش دەکەی کۆمەلگا پێش دەکەی پێویستە باسی ڕابردوو بکاتەوە مێ ڕێنگۆ بزانم ئێستاش کاتی براوەکەی ئەو هەفتەمانە ئەو برادەرە بۆ خاوەنی $10 پیرۆزباییە دەکەین هیوام وایە سوودی لێوەربگری ئاگداری سوشال میدیای خۆت بە بەزوترین کات لە شوێنێک پەیوەندیت پێوە دەکەم هاوڕێنێ توانم بنە خاوەنی $10 زۆر ئاسانە بنە خاوەنی $10 ئەویش بەناردنی ئەویش بە ئەوەیەکەوە لە هەموو شوێنە فۆڵۆم بکەین ئەو راپۆرتەش بە دیاری بۆ ئێوەی خۆشەویست کە وازت دەڵێن ژیر باسی فیلم ناکەی ئەو راپۆرتە بە دیاری بۆ ئێوە
سەرەتای ترۆلەرەکە بە دەنجی تێپێک دەست پێ دەکا. ئەمە کارکتەری خراپەکاری فیلمەکەیە ناوێ ریدلەرە ئەکتەر پۆل دانۆ ڕۆڵەکەی دەجێڕێ پێ دەچێ پارێزگاری شاری گۆثەمی کوشت بێ دەموچاویشی بە تێپەکەدا دەپۆشێت لەسەریش نووسیوە درۆی زیاتر مەکە ئاماژەیەک بەوەی ڕووداوێک ڕوویداوە ئەو پارێزگارە دەستی هەبووە لە پەردەپۆشکردنی. From your secret friend. Underneath the bridge, Who? top has sprung a leak, and the animals I've trapped Haven't a clue. all become my pet. Let's play a game. Just me and you. Any of this mean anything to you? شوێنی تاوانەکە دەبینین جیمز گۆردن لەگەڵ کەسێک دەچێتە سەر شوێنی تاوانەکە سەیری دەموچاوی و پۆلیسانە بکەکە سەیری کامێرا دەکەن لە ڕاستیدا سەیری کەسێک دەکەن لەگەڵ گۆردن دێتە ژوورەوە ئەویش باتمانە کە پێیان سەیرە و ناخۆشە گۆردن لەگەڵ باتمان کار دەکات شێوەی جیمز گۆردن دەبینین کە پۆلیسە لەلایەن ئەکتەر جێفری ڕایت پاڵەوانی زنجیرەی وێستوۆڵ بەردەستە دەکرێت پوتەکانی باتمان دەبینین گەر سەیری بکەین دەبینین کەوا زۆر سادە و پاکن هۆکارەکەش بەوە دەگەڕێتەوە دەرهێنەری و فیلمە ماد ریڤز ڕایگەیان ئەم باتمانە زۆر گەنجە تەنیا 2 ساڵە بووەتە باتمان بۆیش ئەزمموی تەواوی نییە و جلوبەرگەکەی هێشتا تاو ڕێکخراو نییە ریدلەر نامەیەکی بۆ باتمان جێهێشتووە گۆردن و باتمان سەری چەند ڕۆژنامەیەک دەکەن لە ماڵی پارێزگار گەر تێکستەکە بخوێنیتەوە دەبینی نووسراوە ئەم پارێزگارە سێم جارە دەبێتەوە پارێزگار و ریدلەر بەخوێن لەسەری نووسیوە درۆیەکان کەواتە لەوانەیە ئەو پارێزگارە بە ساختەی هەڵبژاردنەوە هەڵبژێردراوە بۆیش ریدلەر ئەو کارێ بەرامبەر کردووە ریدلەر نامەیەکی بۆ باتمان جێهێشتووە لەسەری نووسیوە درۆزن چی دەکە کاتێ مردووە و لەم لایەش نووسیویەتی هیچ سەرەداوێکت نییە با یاریەک بکەین من و تۆ دواتریش لەسەر شێوازی فیلمی زۆدیاک بنهێنی کۆت تێکستێکی نووسیوە کە هەواداران لە ئینتەرنێت وەڵامەکەیان دۆزیوەتەوە کاچی نووسراوەکە نووسراوە ستیل لایس واتە هێشتا درۆ دەکا واتە تێکستەکە بەگشتی دەبێتە درۆزن چی دەکە کاتێ مردووە هێشتا درۆ دەکا مەبەستی ریدلەری ژەوەیە گەرچی پارێزگار مردووە بەڵام هێشتا شارەکە لەسەر درۆ بەڕێوە دەچێت مەبەستی باتمان و پۆلیسە و لەسەر نامە سەوزەکەی ریدلەریش خراپەکاری و فیلمان نووسراوە بۆ باتمان واتە و نامێت تایبەتە بە ئەو بۆ یەکەم جار باتمان دەبینین ڕۆبەرت پاتنسن ڕۆڵەکەی دەجێڕێن جلوبەرگەکەی زۆر سەرنجڕاکێشە و شوێنی لۆگۆی باتمانەکە میکانیکیە وەکوەوە وایە وەکو چەکێک بەکاری بێنێ You're becoming quite a celebrity. ئەم دوو ئەکتەرە دەبینین هەردووچیان لە زنجیرەی چێرنۆبڵ بەشدار بوون ئەمەیان ئەوەیە و ئەمەشیان ئەمەیە بەیەکەوە بۆ پرێس کۆنفرانسی مردنی پارێزگاری شار قسە دەکەن و ئەم ئافرەتەش پێ دەچێت هاوژینی پارێزگار بێت چونکە دەگریە و چاوی میدیای لەسەرە باتمان دەبینین بەبێت جلوبەرجی باتمان خۆی حەشار دەدا تانە ناسرێتەوە دەنجی ئالفرێدمان گوێ لێ دەبێت کە ئەکتەر ئاندی سەرکس ڕۆڵی ئالفرێد دەجێڕێ و باتمان دەبینین دەچێتەوە ناو ماڵە نهێنیەکەی بەناو گۆڕستانێک تێپەڕ دەبێت Why is he writing to you? If you are justice, please do not lie. What is the price for your blind eye? بروس وین دەبینین بەبێت جلوبەرجی باتمان لەناو هۆڵێکدا تیدا کەسێک هەوڵ دەدا خۆی بتەقێنێتەوە دەبینین هەمووان لە ترسدا ڕادەکەن تەنیا بروز نەبێ هەڵدی پاراستنی ئەو منداڵە دەدا کە پێدەچێ ئەمە دایکی بێ و پێدەچێ لە کاتی پرسەی مردنی پارێزگاری شار بێ ئەمە هاوژینی پارێزگار دیارە چونکە هەمووان جلی ڕەشیان پۆشیوە و کورسی هەیە و پێدەچێت لە کڵێسابن ئەمە پارێزگاری شارەکەیە دوای مردنی لەلایەن ریدلەرەوە ئەمەش پیاوێکی بێتاوانە بۆمبێکی لەسەر ملی دانراوە و مۆبایلێکی لێدەستا لەسەر سینجی نووسراوە بۆ باتمان ئەمە کاری ریدلەرە چونکە گەرسەری ئۆتۆمبیلەکە بکەین دەبینین هەمووی بە تێبدا پۆشراوە و نیشانە پرسیارەکەی ریدلەری لەسەرە و بروس وین سەیری دەکا بە خێرایی خۆی دەگۆڕێ و هەڵی ڕزگارکردنی پیاوەکە دەدا بەڵام بۆمبەکە دەتەقێتەوە ئەو فیلمە زۆر تون دیارە و پێمان وایە تونترین فیلمی باتمان دەبێت لە فیلمەکانی کریستۆفەر نۆڵانیش تاریکتر دەبن بۆ یەکەم جار زۆی کراڤیتیز دەبینین کە ڕۆڵی سێلینا کایل دەجێڕێ دواتر دەبێتە کاتوومن بەڵام هێشتا لێرە نەبووەتە کاتوومن دووەم خراپەکاری گەورەی فیلمەکە دەبینین لە پاڵ ریدلەر
ئەویش پەنگوینە کە ناوی ڕاستەقینەی خۆی ئۆسواڵدا کە ئەکتەر کۆڵن فێرا ڕۆڵەکەی دەجێڕێت کە شێوەکەیان زۆر گۆڕیوە ئەمەش دژی باتمان کار دەکات دەنجی پەنگوین گوێبیست دەبین دەڵێ گەر تۆ دادپەروەری تکایە درۆمەکە مەبەستی باتمانە و دەڵێ نرخی چاوەکوێرەکەت چییە؟ مەبەستیشی ئەوەیە تاکەی دەهێڵێ ئەو سیاسەتمەدارانەی شاری گۆتم بە درۆکانیان خەڵکی هەڵخەڵتێنن تۆش کوێری و نابینی نرخەکەشی کوشتنی هەمووانە ئەمەش ڕیدلەرە بەجلە سەوزەکەی. The hell are you supposed to be? I'm vengeance. Whoa! This guy's crazy! You're part of this too. How am I part of this? You'll see. تاقمێک دەبینین کە پێدەچێت تاقمی پەنگوینیان ڕیدلەر بن چونکە ڕاستە بە تاقمی جۆکەر دەچن بەڵام پێشبینی ناکرێت جۆکەر لەو فیلمە بەشدار بێت تەنیا ڕیدلەر و پەنگوین نەبن و بە باتمان دەڵێ تۆ چیەی باتمانیش دوای هەڵدانێکی یەکجار تون لەو پیاوە دەڵێ من تۆڵەسەندنەوەم کە قسەیەکی بەناوبانجی باتمانە لە کۆمیک و زنجیری تەلەڤیزیۆنیەکان کە تا ئێستا لە فیلمەکانی باتمان نەوتراوە دەڵێ من تۆڵەسەندنەوەم من سوارچاکی شەوم من باتمانم بەڵام لێرە تەنیا گوێمان لە تۆڵەسەندنەوەکە دەبێت باتمانە و پیاوە دەکوژێت چونکە گەر گوێبیستی شکانی کە لەسەری بی هەز دەکەیتەوە دەمرێت کە باتمان نابێت کەس بکوژێ بەڵام ئەو فیلمە زیاد لە پێویست توندا ئۆتۆمبیلەکەی باتمان دەبینیم بە ڕووناچێکی شینی گڕ کار دەکات چەند دیمەنێکی دیکەی شەڕ لەناو ترۆلێرەکە دەبینین پەنگوین دەبینین کە باتمان بە دوای کەوتۆ دەڵێ ئەو پیاوە زۆر سەرشیەتە بۆ یەکەم جار چاوەڕەشکراوەکەی باتمان دەبینین کە تا ئێستا لە هیچ فیلمێکی باتمان ئەو کارە نەکراوە لە باگراوان کەسێک بە باتمان دەڵێ تۆش بەشێکی لەو بارودۆخە باتمانیش دەڵێ چۆن منیش بەشێکم ئەویش دەڵێ دەیبینی لەوانەیە مەبەستی خێزانی بروس وین بێ لە ڕابردوو دەستیان هەبووە لە داگیرکردنی شارەکە و دەسەڵات لە شارەکە و لە کۆتاییدا لۆگۆیە سوورەکەی باتمان دەبینین و بە شێوەیەکی ڕیدلەرانە نووسراوە فیلمەکە لە 2021 نمایش دەکرێت و لە کۆتاییش دەنووسرێ هێشتا فیلمەکە لە بەرەمێنانە بڵێ تا ئێستا 25% ئەو فیلمە وێنەی گیراوە ئەو ترۆلەرە تەنیا 25% فیلمەکەیە کە زۆر ناوازەیە هێشتا 75% ماوە وێنەی بگیرێ و بیبینین.